توی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاسلینگ سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەش نا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاسلینگ خێراترینی. سلام علیکم ئاوڕێنی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵقەیەکی نوێ بەرنامە سفر یەکژیری لە ئەڵقەی ژمارە 80 لەگەڵتانم 80 دانە ئەڵقەیە لەگەڵتانم لەو پێشکەشکردنی نوێترین هەواڵەکانی دنیای ڤیدیۆ گەیم خزمەتتان دەکەم لە بەرنامە سفر یەکژیری. سەرەتا دەمێ پێتان بڵێم تکا دەکەم دوگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن ببورن زۆر داوای لایک و سابسکرایب بکەن بەڵام تاکە ڕێگایە بۆ پێشگیریکردن لە ڤیدیۆیەکانم بە خۆڕایی سەیری زۆرترین و جوانترین بابەتی ڤیدیۆ گەیم دەکەن تکا دەکەم دوگمەی لایک دابگرن حەز دەکەم یەک لەو بەرنامانم بکاتە 10K لایک زای کاوە بەرنامە سفر یەکژیری دەگاتە 10K ئەمووی 25,000 ڤیومان هەیە 20,000 ڤیومان هەیە 18,000 ڤیومان هەیە بەڵام نەگەیشتە 10,000 لایک تکا دەکەم بە ئەو بەرنامەی بفڕێنین. بابەتی سەرنجڕاکێشمان هەیە لە پلەیستیشن شۆکەیس لە بابەتی نوێ هەواڵ نوێ لەسەر گاد ئۆف واری هەواڵ نوێ لەسەر GTA ریماستەر هەواڵی سەرنجڕاکێشمان هەیە با یەکسەر دەست بە هەواڵەکان بکەین وەکو هەفتەکانی ڕابردووش با دەست بە هەواڵانە بکەین کەوا لەو هەفتەیە چی یاریشی نوێ بڵاو دەکرێتەوە. یەکەم یاری لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە بەناوی گاز ستیشن سیمولیتەرە. گاز ستیشن سیمولیتەر واتە تۆ دوکانێکی فرۆشتنی بنزینت هەیە وەروە سوپەرمارکێتێکی بچووکت هەیە ئۆتۆمبیل دێنەلات تۆ لە سەحرایەکی ئۆتۆمبیل دێنەلات ئۆتۆمبیلەکانیان تێک چۆ یاخود پێویستیان بە گازەوەتە بنزینە بەزینیانە بەتی دەکەی خود گازانە بەتی دەکەی وەروە شتومەکردەکەن دەکردن دەتوانین ئۆتۆمبیلەکان چاکەیتەوە وەروەها شوێنەکەی خۆت باشترکەی فراوانترکەی گەورەترکەی وەدە سیمولیشنەکە بەڵام تەنیا لەسەر PC بەردەست دەبی لەو هەفتەیە بەردەستە. یاریی نوێ بەناوی تایتن چەیسەر بڵاو دەکرێتەوە لەسەر PC و سویچی واتە یاریی نیتۆ سویچ یاری سنجڕاکێشە یاریشە قشتە بۆ یاریەکە دەتوانم بڵێم گەیمەرێکی تایبەت بەخۆی هەیە و لەو زۆر یاریانە من حەز دەکەم لەسەر سویچ تاقیکەمەوە ئەگەر سویچم هەبێ من سویچم نییە بۆ یاری تاقی ناکەم بەڵام ئەگەر سویچم هەبێ حەز دەکەم لەو زۆرە یاریانە بەڕاستی لۆکاتێکی بەتاڵی خۆ دەتوانی بەسەری بێ ئەوەی کەمە ماندووبی تێیدا. یاریشکەشمان هەیە بەناوی Tale of Iron کە دەتوانم بڵێم یەکێکە لە گەورەترین و سەرنجڕاکێشترین ئەو یاریانەی لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە جگە لە یاریشکە کە ئێستا باس دەکەم. بەڵام Tale of Iron لەو زۆر یاریانە سایت سکرۆڵە پلتفۆرمە سیر و سەمەرانەیەکەوە گەیمەرێکی تایبەت بەخۆی بە تایبەتی لە ساڵی 2020 و 2021 گەیمەرێکی زۆر عاشقی و زۆر یاریە بچووکانە بوون کە لە سەم پلتفۆرمەکانیش بەردەستە ئەو یاریە واتە لەسەر پلەیستیشنی بەردەستە لەسەر ئێکسبۆکسی بەردەستە بەجیلی کۆن نوێ وەرە لەسەر PCش بەردەستە لەسەر نیتندۆش بڵاو دەکرێتەوە. بابی مەسەر یاری Death Loop هاوڕێن لەو هەفتەی یاری Death Loop بە تایبەتی لەسەر PlayStation 5 و PC بەردەست خرا کە یاریشی تایبەتی PlayStation 5 بە شێوەیەکی کاتی هەرچەندە یاریەکە لە لایەن ستودیۆ ئارکین دروست دەکرێت ئارکینی بەثێزدای کە بەشەکە لە کۆمپانیای مایکرۆسۆفت دەستەوەتە خاوەنەکەی ئەکسبۆکس و مایکرۆسۆفتە بەڵام چونکە پێشەوەی مایکرۆسۆفت بکردێت مایکرۆسۆفت بەثێزدای بکری ئەو یاریە لە بۆ PlayStation 5 بڕیار بوو بڵاو بکرێتەوە بە شێوەیەکی کاتی بۆیە مایکرۆسۆفت ڕێزی لەو ڕێکەوت نەگرت کاتەکە ستودیۆ ئارکینی کڕیەوە بۆ یاریەکە تەنیا لەسەر PlayStation 5 ئێستا بەرزتە بڕیارە بزانم ساڵەچکەی لەوانە چەند مانگەچکە لەسەر ئەکسبۆکس و PC یاخود گەیم پاسی ئەکسبۆکس و ئەوانەش بەردەست دەبیتن. Death Loop یاریێکی زەمانی دووبارە بوونەوەیە نمرەیەکی یەکجار زۆری پێدرێت لە هەشتەیەکانە بەزەبت کە ڤیدیۆیەکە ڕکۆرد دەکەم لە هەشتەیە بەرزەکان بوو ئێستا هەتا لەوانە یەک دوو ڕۆژ بێتە هەشتەیە ناوەڕاستەکانی خۆ هەشتەیەکانی خوارێ بەڵام مهم 80 لە سەدی هەیە کە زۆر خەڵک دەڵێن هەرگیز ستودیۆی ئارکین یاریێکی خراپی دروست نەکردیان وەروە پلەیستیشنیش لەو ماوەی یاری خراپی بڵاو نەکردیتەوە. شتێکی سەرنجڕاکێشەوە بردنەوەی لە بۆ مایکرۆسۆفتی کە یاریەکەی مایکرۆسۆفتە وەروە بردنەوەش لە بۆ پلەیستیشنی کە جارێ تەنیا لەسەر پلەیستیشنی بەردەستە بە شێوەیەکی کاتیە زووتر ینی پاش ماوەیەکی کرد سەر ئەکسبۆکسی ریڤیوەرەکان دەڵێن یاریێکی خۆشە من وەکو خۆم تاوەکو ئێستا یاری سەرنجڕانیشم لەوانە یاریەکە بکەم بەڵام چاوەڕ دەکەم بێت سەر گەیم پاسی لەسەر گەیم پاسی تاقیکەمەوە چونکە یاریەکە نرخی $70 لەسەر PlayStation 5 نرخێکی زۆری هەیە گرانە بەڵام بۆندەی بەردەست لەسەر PlayStation 5 ئێستا هەفتەیە بەردەستە. بێمەسەر هەواڵەکی دیکە هاوڕێیانی خۆشەویستم لەبیرتامی لە هەفتەکانی ڕابردوو زیاتر باسی PlayStation نوێیەکەمان کرد کە یوتیوبەرێک گوتم ئۆستن یوتیوبەرەکەی جیهان یوتیوبەرێک سەرنجڕاکێشە وتی PlayStation 5 نوێیەکە هیچ سینکەکەیان بچووکترە وەروە گەرمیش زیاتر فڕێ دەدات وەوا دەکات PlayStation 5 عمری کورتتر بێت. سۆنی جوابی داوە چەندین کەسی بەتوانە و ینی ئەو کەسانی کە شارەزانە لەو بوارەی وەڵامیان داوتیان نەخێت PlayStation 5 نوێیەکە ڕاستە لەوانەیە گەرمێکی زیاتر فڕێ بدە بەڵام لە ژوورەوە پرۆسێسەرەکەی وەروە SSD-ەکەی سارتر کار دەکات واتە هیچ پەیوەندی بەوەی نییە کە کۆنسۆڵەکە گەرمی زیاتر فڕێدا بەڵکو سارتر کار دەکات بەڵام لەمان کات کارەبای زیاتر سرف دەکات واتە گەبێت و کۆنسۆڵەک سارتر کار بکات ژوورەوەی سارتر بی کاتە شتێکی باشترە لەوەی کە شتێکی خراپتر بی واتە لەوانەیە پرفۆرمانس فەرق بکات وەروە عمری پلەیستیشنەکەش باشتر واتە PlayStation نوێیەکە باشترە لە PlayStation ئۆریجیناڵەکە واتە PlayStation 5 نوێ ئەگە بەدەست بکەیتن باشترە لە PlayStation 5 ئۆریجیناڵەکە واتە PlayStation 5 کەم زەبڵۆک کرێت PlayStation 5 من هەمە ئۆریجیناڵەکەی پێ دەڵێن بەڵام PlayStation 5 نوێیەکە باشترە واتە سەلمێنرا لە ڕووی زانست
دامەستیەوە کە ئەوەیان باشترە واتە داونگرید نییە سۆنی شتێکی خراپی نەکردی کە دڵخۆشین نامانەوەی هەر کەسە کە PlayStation 5 دەکڕی ڤێژنی باش خراپتر بکڕین دەمانێت ڤێژنی باشتر بکڕی بۆ کەسانی کە پارێکی زۆر بە PlayStation 5 دەن ئەگە بەدەستیان کەیت مشتومڕێکی یەکجار گەورە لەو هەفتەی لەسەر GTA 5 هەبوو ئەو ترێلەی کە بڵاو کراوە لە PlayStation شۆکیسەکەی کۆنفرانسی PlayStationی خەڵکەی زۆر لێی ناڕازی بتەنە ژمارە دیسلایکەکان بەو شێوازەیە لە ناو چناڵی PlayStation واتە خەڵکەی یەکجار زۆر GTA 5 بێزار بووینە بەتایبەتی ستۆری مۆدەکە ئەوەندە دووبارە کرایەوە ئەوەندە دووبارە کرایەوە هەرچەندە زۆر یاری هەیە بەو شێوازە بەردەست خرایە چەندینەوە بۆ منە سکایریم بە هەمان شێوە سکایریم لە 2012 بڵاو کرد تاوەکو ئێستا ڤێژنی نوێی لە بڵاو دەکرێتەوە GTA 5 نوێ ڕۆکستار دەڵێ گرافیکمان بەرز کردیتەوە هەندێک ئینهانسمان کردیوە شتی نوێوان تایبەتمەندیمانە بۆ زیاد کردی بەڵام لەو ترێلەی کە بڵاویان کردەوە هیچ شتێکی پێوە دیار نییە بەزەوت ڤێژنی PlayStation 4 پڕۆیەکەی کە بینیمانە گەورەی کاراکتەرەکە خێراترە لۆدینگ باشترە تەنیا شتانێ بەڵام بەڵکو گرافیک وەکو شت هەست پێ ناکەن شتێکی باشتر کرابێتن تاوەکو ئێستا ینی ئەو شتانێ ڕۆکستار پێی پیشانداین شتێکی باشتر نیشانە لەوانە یاریەکە جوانتر بی بەڵام تاوەکو ئێستا نازانین بۆیش گەیمەران بێزارن و نایانەوێت چی دیکە GTA بکەن GTA پارە بە GTA دن چکە ئەو ئەپدەیتە نوێیە لە بۆ PlayStation 5 و Xbox Series بە نازانین نرخی چەندە بەڵام بە پارێ وە یاریەکە دواش خرایە لە بۆ 2022 سەرەتای 2022 بەردەست دەبی واتە بڕیار لە مانجی 11 بەردەست بی دوا خێر لە بۆ 2022 ڕۆکستار کەمان پێویستە یاریی نوێمان بڵاو بکەیەوە GTA نوێ پێویستە ببینین یاخود ریماستەرێکی کۆنەکان ببینین پێ زیاتر باز دەکەین بێمەسە کۆنفرانسەکەی PlayStation کە زۆربەتان بینیتان کۆتا جار کە چێکم کردەوە زیاتر لە 3.5 میلیۆن ویوی هەبوو کۆنفرانس کاتەیە کۆنفرانسێکی پڕبینەر بوو وەروە دەتوانین بڵین کۆنفرانسێکی مام ناوەندێکی باش بوو ناتوانین بڵین زۆر نایاب بوو ناتوانین بڵین زۆر خراپ بەڵام مام ناوەندێکی باش بوو واتە لە باشەکان بوو زۆر یاری نوێ عرضکران بێگومان گەورەترینیشیان God of War Ragnarok کە زیاتر باسی دەکەم God of War Ragnarokمان بینی یاری Spider-Man 2مان بینی کە Venom تێدا Wolverineمان بینی ئەو کۆنفرانسە دەتوانین بڵین باشترین کۆنفرانسی PlayStation نییە هێشتا مایە کە ئێستا خەبەرێکمان هەیە لەسەری کە کۆنفرانسێکی دیکەی PlayStationیش بەڕێوەیە بەپێی دەنگویەکی نوێ بیتن دەڵێن مانجی 12 کۆنفرانسێکی یەکجار زەبەلاحی PlayStationی دەبینین پێدەوترێت PlayStation Experience کە هەفتەکانی ڕابردوو باسم کرد دەنگویەکی گەورە هەیە کە کۆنفرانسی PlayStation Experience بگەڕێتەوە مانجی 12 لۆچە باوەڕ بۆ دەنگویانەش دەکەم من خۆم باوەڕم وایە کە ڕوو دەدا لەبەر ئەوەی هاوڕێن تاوەکو ئێستا PlayStation VR 2مان نەبینیوە تەنیا سۆنی لە چەند بلۆک پۆست و وێنەیەک ڕایگەیاندیە کۆنترۆلەکانمان بینیوە کە ئەوە PlayStation VR 2 بەڵام هێدسێتەکەمان نەبینیوە یاریەکانمان نەبینیوە مۆسفاتەکانی تایبەتمەندیەکانی بۆیە پێویستی بە ئیڤنتێکی گەورە هەیە من پێم وایە لە مانجی 12 لە PlayStation Experience چەند یاریەکی گەورە دەبین کە هێشتا ئاشان نەکرێت بەڕاستی چکە چەند یاریەکەیە سۆنی سەکای لەسەر دەکە بەڵام ئاشای نەکردیە بۆ نمونە یاری نوێیەکەی نایتی دۆجی ئەجار ڕیمێکی لاستەفەزیە چێ یاخود هەشتەچکەیە بێن ستودیۆ خەریکی یاریێکی نوێیە کە یاری دوجار یاری دەیزگۆنیا بڵاو کرد ئێستاوان خەریکی چنە و تەنانەت سەرۆکی ستودیۆکانی PlayStation هەرمن زیاتر لە 15 یاری نوێ لە بەرەمێنانە نیوە لەو یاریانش یاری IP نوێنە تەنیا یەک IP نوێمان بینیوە ئەویش وۆڵڤرینە یاریەکانی دیکە چینە هێشتا نازانین پێویستە ببینین بۆیە دەنگۆیەکان زۆرن من بۆ خۆشم هیوام زۆر بەرز کردەوە لە بۆ مانجی 12 پێم وایە PlayStation Experience دەبینین هەفتانەش تا دەگەینە مانجی 12 هەموو هەفتان زانیاری نوێ لەسەر PlayStation Experience بەدەستم کەی لە بەرنامە سفرێکژیری بۆتان باز دەکەم بۆی هەموو هەفتان سەری بەرنامەی سفرێکژیری بکەن هەر لەسەر PlayStation شۆکیسەکەی هاوڕێیان لۆگۆیەکی یاری Resident Evil 4 بینرا لەناو یەک لە ترێلەکان کە ترێلێکی عامە زۆربەی ئەو یاریانەی تێدا کە لە بۆ PlayStationی بەردەستن لۆگۆی یاری Resident Evil 4 تێدا ئەوەش زۆر خەڵک بۆ معنایە وەریگرتێکەوە Resident Evil 4 ریمێک لە بەرەمێنانە یاخود چاوەڕێنە زۆر خەڵک لە بیری کردیەکەوە ئەگەر ئەو کەسانی بەرنامە سفرێکژیرن هەموو هەفتان سەیر دەکەن لە بیرتانە لە کۆتایی پار بوو یان سەرەتای ئەو ساڵ بەزەو لە بیرم نییە دەنگۆیەکی گەورە یاخود لیکێکی گەورە لەناو کۆپانێ کاپکۆم ڕوویدا زۆر یاری ئاشکراکران کەوا لە بەرەمێنانە یەک لەو یارانش Resident Evil 4 ریمەیکە واتە Resident Evil 4 ریمەیک فەرمیە نەک دەنگۆ هاوڕێیان فەرمیە بەڵام نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام دانانی ئەو لۆگویە لەو ترێلەرە یاخود لەو دیمەنانە مانای ئەوەی دەدەکەوە زۆر خەڵک وا بیر دەکەنەوە مانای ئەوەی دەدا تایبەتی PlayStation 5 یاخود تایبەتی PlayStation بەشێش کاتە PlayStation من دەڵێم نەخێر باوەڕ ناکەم کاکۆم شتی لەو بابەتی بکە Resident Evil 4 ریمێک ئەگە بڵاو بکرێتەوە کە Resident Evil 2 ریمێک و سێ ریمێکی زۆرترین فرۆشی دەفرۆشیان زۆر کۆپی دەفرۆشی لۆ ئیشەکی وا دەکەن باوەڕ ناکەم تایبەت بیتن و هیواش ناخوازم کە تایبەت دەمێ هەموو گەیمەرانە یاری تاقیکەنەوە واتە بە خۆی فەرمیە یاریەکە بەڵام نازان کەی بڵاو دەکرێتەوە منۆ خۆم پێشبین دەکەم لە ساڵی داهاتوو کاپکۆم Resident Evil 4 ریمێک بڵاو کە هەموو ساڵی Resident Evil مان هەبووە پێشبین دەکەم ئەو ساڵیش هەمە ساڵی 2022 شەمان بی Resident Evil 9 لەوانەیە 2022 ئەوە 23 یاخود 24 بڵاو بکرێتەوە کە دوایین یاری دەبێت لە زنجیرەکە تەسەسولەکە واتە یاری دیکە دروست دەکرێت بەڵام لە تەسەسولەکە کۆتا یاری دەبێت 4 ریمێک پێم وایە 2022 دەبێت با بێمە سەر چەند زانیاریی نوێ لەسەر God of War Ragnarok هاوڕێیان ترێلەکەمان بینیم ڤیدیۆیش کەشمانە سەر کرد لەسەر God of War Ragnarok و زۆربەی یاریەکانی دیکە بەڵام چەند زانیاریی نوێمان هەیە هاوشێوەی یاری ڕابردوو یاریەکە one shot دەبی واتە کامێرە کەتی
تێدا نابی گەر وێژی 2010 کادووارد کردبی دەزانی کەوا کامێرە لە سەرتاوە کاتی تێدانە تا کۆتایی واتە فێدی ڕەشی تێدانە کاتە ئیلە کە دەمری ئەگەر ناوەچی دیکە یەک کامێرەیە دیمەنە سینەمایەکان هەمان کامێرەیە بەڵام دەسوڕێ کەشش سەرنجاچشە واتە بەردەوامی بە چیرۆکەدن و هەمان ستایل دەبیتن و چەند کاراکتەرێکیشمان هەیە تیرمان هەیە ثۆرمان هەیە ئۆدنمان هەیە و فریامان هەیە و چەند کاراکتەرێکی نوێژمان هەیە کە کچێکمان هەیە کاراکتەرێکی تەواو نوێیە تیەریش کاراکتەرێکی نوێ نیە بەڵام وەکو شکل یەکەم جارە ببینین تیەر قسە و باسێکی زۆری لەسەرە زۆر خەڵک بەدڵیانە زۆر خەڵک شێبەکەیان بەدڵ نیە زۆر خەڵک بەدڵ نیە لە بەرەوەی قەبارەی لە کریتۆسی زەوەلاحترە تیەر گادۆڤواری نۆرز مەثۆلۆجیە لەوانەیە یارمەتی کریتۆسی بدە لەوانێت تە دژمنی کریتۆسی بزەبت نازانین بەڵام منۆ خۆم پێم وایە یارمەتی کریتۆسی دەدە سەرتا بەڵام دوایە لەگەڵ دیوانێ بکاتە دژمنایەتی هۆشتانە یارمەتی کریتۆسی بدە لە دژی ئۆدنی چونکە تیەر لەگەڵ ئۆدن شێشە هەیە ئۆدن ئەویسیتی بیکوژی یاخود ئۆدن سزنی کرێت چونکە لەو دیوانانێک کە دەیبینین تیر بەسترایتەوە واتە تیە پەیوەندی بە ئۆدنی هەیە فرەیە پەیوەندی بە ثۆری هەیە واز دەکەم چکە یەکەم بۆسفایت کە لەو یاری توشمان بی ئەکیدم فریا دەبیت چکە بزەبت لە دوای مردنی کوڕەکەی خۆی کە باڵدور بوو کریتۆس کوشتی پێم وایە فریا سەرەتایەکەم دەدەوێت تۆڵە لە کریتۆسی بکاتەوە بەڵام لەوانەیە کریتۆس بیبەزێنی بەڵام لەوانەیە فریا نتوانین کریتۆسی بکوژی یان کریتۆس فریا ناکوژی دەگەونە ڕێکەوت باوەڕ ناکە فریا بکوژێت دەستی کریتۆسیانەوە بڕبوو بۆ چوونی خۆمان بێگومان من لەوەی ئۆدنیش دەبینین لەو یاری لەبەرچ لەبەرەوەی هاوڕیان بە فەرمی ستودیۆ سانتا مۆنیکا ڕاگەیان ئەوە دوایین یاری بە فەرمی ستودیۆ سانتا مۆنیکا ڕاگەیان ئەوە دوایین یاری گادۆڤوارێ لە نۆرز مەثۆلۆجی واتە لەو جیهانەی دوایین یاریە لە کۆتایی ئەو یاریە سوپرایزێکی زۆر گەورەی تێدا دەبێەوە فەرمیە دەنگۆنیە تێدا دەبی کەوا کریتۆسی دەگواستەوە لە بۆ شوێنێکی دیکە جا دەستنەوە یۆنانی کۆن نەخێر باوەڕ ناکەم ستێنەکە دەستە مەسر یاخود سین لەو دوو مەثۆلۆجی پێم وایە کە چی هەڵدەبژێرن من وەک خۆشم پێم وایە مەسری هەڵدەبژێرن لۆێش ئەو کۆمیک بیکە ئەنی ئەو کتێبێک لەسەر گادۆڤاری بڵاوکە کۆمیک بووکە باسی مەسری دەکرد بەڵام چۆن تێکەڵی مەسری دەکەن نازانم بەڵام ئەکیدم لەوەی لە زیاتی ئەگەبێت و لەو دوایی بی مەسری هەڵدەبژێر زانیارێکی نوێشمان هەیە لەسەر بەندڵەکەی ئەنچارتت فۆر ثیفس ئەند و وەروەها ئەنچارتت لۆست لێگەسی کە هەردووچیان بێکەوە لە بۆ پلەیستێشن 5 بە شوێ بەندڵ بڵاو دەکرێنەوە وەروە لەسەر پیسیش بەردەست دەبن ئێستا دەزانین کەەوە نایتی دۆک خەریکی ئەوەی نییە خەریکی ئەو بەندڵی نابی کاتە نایتی دۆک خەریکی ئەو ئەنچارتی نییە کە کواڵتی بەرز دەکەنەوە بۆ پلەیستێشن 5 و پیسی نازانین نایتی دۆ خەریکی چییە بەڵام بەشێکی کەش دەزانین خەریکی چییە بۆ نەدەزانم من خۆم دەزانم نایتی دۆ خەریکی ڕیمەیکی لاستۆڤەسی یەکینە کەواتە لاەن لە پلەیستێشن ئەکسپریەنس نایتی دۆجی ببینین دیمەنە ترێلە گەیم پلەی شتێکی لاستۆڤەس بۆن ڕیمەیکی ببینین دەستکاری شتەکان بکەن سەرنجا چێشی بکەن زانیاری نوێژ لەسەر یاری پرۆژێکت ئیڤی بڵاو کرێەوە کە لەوانەیە ناوەکەی بگۆڕی لەوانەیە نەگۆڕیت زۆر بێ و یارانی کە بە پرۆژێکس پێ دەکەن ناوەکەی دەگۆڕێت تەنیا وەرکین تایتڵەکەیتیان بەڵام پێناسی ئەوزار ناوەکە بگۆڕی نازان بزەبت ئەگە زانیاری هەبوو بۆتان باز دەکەم پرۆژێکتی یارێکی کاراکتەری ئەکشنی ئەدڤێنچەری تقریبان سێمای RPG لایتە دوازار RPG بەڵام RPGی تەواو نییە وەکو یاریەکانی RPG مەسەن وەکو ئەو یاریانەی وەکو ویچەر سێوانە و سایبەرپانکۆوانە تێکەڵەیەکی یاری نیەر و بایۆنایتێ دەبی خود بینۆتا نیەر نازم نیەرتان کردی نیەر ئۆتۆمەتە ئەوانە یاریێکی لەو شێوازانە بەڵام پرۆژێکتیڤ ئەوەی سەرنجاشتام تیمەکی زۆر گەورەکاری لەسەر ناکە بەڵام گرافیکێکی زۆر سەرنجاکێش و گەیمپلەیکی سەرنجاکیە سەرتا تەنیا لەسەر پلەیستێشن بەردەست دەبی دوایێ سەر PC لەو هەفتەیە ئیمولێتەرێکی نوێ لە بۆ PC بڵاوکرێتەوە بەنای PS4 ئیمولێتەر کە چ دەکاتن یاریەکانی پلەیستێشن 4 دەتوانی لە ڕێگەی تۆرنتۆ داڵۆنکەی وەسە PC یاریان پێ بکەی بە شێوەیەکی زۆر باش واتە دەتوانی چاوەڕوانی ئەوەی نەبیکەوە کەی گادۆڤار لە بۆ PC بڵاو دەکرێت یاخۆ بڵاو دەکرێت چکە دەنگۆیەکەی دەڵێن گادۆڤار لەسەر PC بڵاو دەکرێت من خۆم پێم وانییە گادۆڤار وا زوو بێتە سەر PC لە ڕێگەی ئەو ئیمولێتەر دەتوانی یاریەکانی پلەیستێشنی بەخۆڕی لەسەر PC تاقیکەوە پیسێکی باشتێ بەڵام لەوانێت چێشم تەکنیکی ئۆشتانیان زۆر بتن چەند ڤیدیۆ لە یوتیوب بڵاوکرێنە لینکی دیسکریپشن دادەنێ مەگە حەز دەکەی تاقیەوە بڕۆ سەیری بکە چەند وێنەیەکی نوێژ لە بۆ یاری ڕێدفۆڵی بڵاوکرێەوە یاریێکی تایبەتی Xboxیە وە لە ڕۆژ یەکەم لەسەر گەیم پاسی بەردەست دەبێت ڕێدفۆڵ یاریێکی تایبەتی Xboxیە وە لەسەر گەیم پاس بەردەست دەبێت ڕۆژ یەکەم تەنیا لەسەر Xbox و PC بەردەستەوەتە ناتە سەر پلەیستێشنەوەوانە ڕێدفۆڵ یاریێکی تقریبا لوتە شوتەرە هاوشێوەی باک فۆر بڵەد و ئەوانەیە بەپێی ئەو وێنانەی کە بڵاوکرێتەوە گرافیکەکەی ناڵێم زۆر سەرنجاشە بەڵام ئارتستایلەکەی پێجوانەوە گرافیکەکەی ئۆکێ وەکو یاریێکی تاقەکەری کە سیستێمە ینی زۆر سەرنجاشتیدا نیە بەرسەنە گەیمەرێکی زۆر لەگەڵ یەک لە کاراکتەرەکان کێشیان هەبوو داهود گرافیکەکەی ئەو کاراکتەری جوان نیە بەڵام من پێیان دەڵێم جارێ یاریەکە بە فەرمی هێشتا سکرینشۆت لێ بڵاو نەکرێت تەنیا تڕێلەری سینەمای بینێن ئەو سکرینشۆتانە لیک کرێ واتە دزەی پێکرێ واتە ستودیۆ بە فەرمی بڵای نەکردەوە بۆیە جارێت چاوەڕوانی ئەوی مەبن شتی جوان لەو یاری ببینین
و چەند چەک و ئەسلیحەیەکی پیشان دەدا کە شێوەیان زۆر سەرنجڕاکێشە تقریبا بە بایۆشاک و بە یاریشی وەکو فۆڵاوت و ئەوانە دەچین کە بتوانین چەک و ئەسلیحە بە خۆت دروست بکەی یاخود دەستکاریان بکەی بەڵام یاریەکە لوتەر شوتەرە واتە وەکو دیڤیژن 2 باک فۆر بڵەد و لێفت فۆر دێد و ئەوانە دەبی کە بەردەوام گولەی زۆر بەکاردێنی بەردەوام هێرشی زۆمبیت لە بۆ دێ یاریەکە کۆواپیشە تقریبا جیاوازێکی گەورە لەگەڵ یاری باک فۆر بڵەد نابیرم لەگەڵ یاری ڕێد فۆڵ لەوانێ دەشتیان جیاوازی بەڵام تقریبا لەو ستایلێ دەبێتن کەوە تۆ کاراکتەرێک تێ تایبەتمەندی خۆی هەیە سیلاحی تایبەت بە خۆی هەیە توانین سیلاحەکان باشتر بکەی کاراکتەرەکە تایبەتمەندی و ئەبیلیتی نوێ وەربگری لەناو ماپەکەوە پڕ لە زۆمبی ئەوشتانە بەشەی کۆواپە لەگەڵ هاوڕێیان لەگەڵ کاراکتەری کۆمپیوتەری ئەوشتانە واتە تۆزێک حەز دەکەم پرۆمیسەکە یاخود بەڵێنەکەی دووبارەیە بەڵام لەوانەشە یاریەکە بەشەیەکی زۆر سەرکەوتوو بیتن هەرچەندە من بخۆم ئەو جۆرە یاریانم پێ زۆر دووبارەیە پێم وایە شتی نوێ تاقیکەنەوە بۆ منەکانی ئەکسبۆکسکانی ترۆیدەری هێڵبڵەیدی کەمان بە 2022 زمانمە 2022 ترۆیدەر و گەیم پڵی هێڵبڵەیدمان دەبینی پێویستە ببینین دڵمان خۆشکە چاوەڕێینە لەو هەفتەی کێشەیەکی گەورەی ناو یاری فیفای دروست بوو گیم تقریبا ئەو کەسانی کە عاشقی کریستیانۆ رۆنالدۆینە دەڵێن لەبەر چ کریستیانۆ رۆنالدۆ لە پاش دوو یاریزانیە کە میسی و لیاندوسکیە ڕۆبەرت لیاندوسکی چیە و لای بە ئەڵمانێکەکەناوەکەم دەبینێ بمورن کریستیانۆ تە سێم لە ڕووی پاوەر و هێزەوە 91 92 هەیە نۆتی میسیاتە 93 کریستیانۆ تە 91 ماوەک یەک دوو ڕۆژ کردیانە نەوەت بەڵام دوای کردیان نۆت یەکشت لێ بابەتێ بوو زۆر ئاکاداری فیفانی مەلوێ معلوماتەکانم زۆر دقیق نییە ببورن بەڵام میم ئەوە لیستەکەی ئێستا حالێنە بۆ باشترین و بەقوترین یاریزانگانی ناو فیفا ئەڵتیمەت تیمی کریستیانۆ نمرەیان دابەزاندیە لەرچەندە دەبایە نمرەکەیان بەرزتر کردبەوە بەڵام دایان بەزاندیە زۆر گەیمەر لێ ناڕازینە زۆر گەیمەری پێیان ئۆکەیە دەمێت لەنگۆ پرسم پێتان وایە نمرەکەی کریستیانۆ رۆنالدۆی گونجاوە لە بۆ یاخود میسی گونجاوترە لە کۆمنت بۆچنی خۆتان دەمێ بنووسن ئەو کەسانی کە عاشقی یاری فیفا ئەڵتیمەت تیمینە لە فیفا 23 کەی فۆرتنایت دێتەوە ناو ئایفۆن و ئایپادی زۆر زەحمەتە هەرگیز هەر بێتەوە لەبەرچە لە کۆتاییدا و دادگای ئەمریکی بڕیاریدا لەسەر کێشەکانی نێوان ئەپێک گەیمز یاخود فۆرتنایتی لە ناو ئایفۆن و ئایپاد یان نەخۆت لەگەڵ کۆمپانیای ئەپڵی حاکمەکە بڕیارێکی زۆر سەیریدا نەگوتی ئەپڵ براوەیە نەگوتی ئەپێک گەیمز براوەیە واتە فۆرتنایت براوەیە وتی کەستان براوە هینە ئەپێک گەیمز تۆ دەبی 12 میلیۆن دلاری بدی و ئەپڵی کە چێشە لە بۆ ئەپڵی دروست کردی یاخود یاساکانی ئاپستۆرشکاندیە لە هەمان کاتی ئەپڵیش تۆ دەبی سیستەمێکی نوێی پارەدان دروست بکەیت لەناو ئەپڵی ئاپستۆری واتە تەنیا گەیمەر ناتوانین لۆچە گەیمەر تەنیا لە ڕێگەی ئەپڵ گیفت کاردەوە شت بکڕی دەبێت و سیستەمەکی نوێی پەیمەنتی دابنێ خود دوگمەیەک دابنی خەڵک بتوانین لە ڕێگەیەکی دیکە پارە بدە واتە هەمان قسەی ئەپێک گەیمسی بەڵام ئەو دوگمەیە چییە چۆن دەکرێت حاکمەکە ئاشای نەکرد یاخود باسی نەکرد بۆیە ئەپێک گەیمز لێ ناڕازی ئەپێک گەیمز دەرێ ئەمۆکەی ئەم بۆ شێوازەنە براوەنینە و شتێکی خراپ بوو بۆ نەماتوانین لە ئەپڵی بینەوە ئەپڵیش بۆ ڕێگای ملیاران دۆلاری لەدەست دەدا لەبەرەوەی هەموو خەڵکتەنیا لە ڕێگەی ئەپڵەوە دەبی پارە لە ناو یاریەکان سەرفکە ئەپڵیش 30% پارێ لە بۆ خۆی دەبا ئەگەر سیستەمێکی نوێی پارەدان دابدرێ 100% پارەکە لە بۆ پەرەپێدرەکەی دەڕوا هیچی لە بۆ ئەپڵی ناڕوە واتە هەردوو لە زەرریان کرد و ئەپێک گەیمزش تقریبان قازانجەکەی وی زیاتر بەڵام ئەپڵ تاوەکو ئێستا نەیوتێ کەی فۆرتنایت دەگەرێتەوە سەر ئەپێک گەیمسی دەگەڕێتەوە سەر ئاپستۆری واتە چاوەڕوانی فۆرتنایتی مەبن بێتەوە سەر ئایپاد و ئایفۆنی جارێ لەوانێتە 1-2 ساڵیت کەش نەیبینینەوە فاکرای 6 زانیاری نوێمان لەسەر بەدەستکات دوای دەرچوونی یاریەکەی پۆست لانچ واتە چەند دیLCێک لە بۆ بڵیارەکە باڵکردەوە دوو لەو دیLCیانە بە خۆڕایی دەبن بۆ منە DLC Stranger Things و ڕامبۆ ئەو دوو DLC بە خۆڕایی دەبیلی بە هەموو گەیمەرانی فاکرای جگە لە سیزن پازەکەی کە بە خۆی چەند DLC شتێدایە و مۆدێکی شتێدا کە هەموو خراپەکارەکانی یاریەکانی پێشوویی فاکرای دووبارە دەگەڕێنەوە واتە ئەگەر یاریەکەی بکڕی بۆ ماوەیەکی زۆر توانین بە خۆ دیارەکەی چکە DLC زۆری تێداوە زۆر بە DLC-کانیش لە دوای یاریەکەی بەردەدەبنەوە تا پۆست لانچەکەی دیارەکە چوچیە فاکرای 6 زۆر گەیمەر سەرنجڕانەشایە لەبەرەوەی گرافیکێکی زۆر سەرنجاچش نییە بەڵام من پێم وایە یاریەکار دەبی تاقیکەینەوە وەرتاقیشی دەکەم من بری فاکرایم پێخۆشە ستایلی فاکرایم پێخۆشە و لەوانەش کۆمپانی ویسۆفت ریڤیو کۆپیەکمان لۆ بنێری ئینشاڵڵا لە بۆ بنووسن یوتیوبەرێکی خۆشەویست لە ڕێگەی ماماکانی خۆشەویست واتە منی پێیز ناکە یاریەکە بکڕم خۆیان یوبیسۆفت بماندەنێری تاوەکو ریڤیو پێکەنە بۆتان ئەگە بەڕاستم گەیش ریڤیو دەکەن لە بۆتان ئینشاءڵڵا لیکەکی نوێ دزەپێکردنێکی نوێ لە بۆ یاری GTA ریماستەر ئاشکراکرا لە ڕێگەی کەسەکی کەوا دەڵێ لە ماڵپەری GeForce داتابەیسەکەیان ها کردیەوە چەند ناوی چەند یارییان دۆزیتەوە لۆر یەک لەو ناوانێکە دۆستیانەوە GTA ریماستەرە یاخود GTA ریماستەرس
ریمیکسە واتە GTA 3 ریماستر GTA San Andreas ریماستر وەروە GTA Vice City ریماستر هەر سیاری ریماستر دەکرێنەوە وەلەسەر PC و Xbox One و Xbox Series و PlayStation 4 PlayStation 5 بڵاو دەکرێن تەنها دەنگۆ هێلە سویچیش بڵاو بکرێنەوە ریماسترانە جگەلەوەی Kingdom Hearts 4 دەنگۆ هەیەکەوە لەو لیکانە دزرا بێتن کاوە لە بەرهەمهێنابی ئەوەتە ڕۆژ بۆ دوای ڕۆژ زانیاری ڕۆژ بە دوای ڕۆژ ناوی GTA ریماستەرمان زیاتر جوێرە دەبی کە ئەوەش هەواڵێکی دڵخۆشکەرە کەەوە دەزانین بە فەرمی ئێستا ڕۆکسایی ژەستە دەکە بەڵام نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام ئەو دەنگۆیانەوەمان دەکە کا بڵێن نزیکە هەرچەندە پێم وا بوو لەو کۆنفرانسی پلەیستیشنی ترەیلەری دەبینین نەمان بینیم ڕۆکستار ئەپدەیتی GTA 5 دواخزە بە 2022 بەڵام من پێم وایە دواخرانەکەی پەیوەندێکی زۆر گەورەی بە GTA ریماستەری نەبێت چکە ڕۆکستار گەورەیە چەندین تیمی هەیە ستودیۆیەکی نوێشیان لەو ماوەیە کڕیدە بۆ پۆرتکردنەوە یاریەکان واتە دووبارە ریماستەرکردنەوە بڵاوکردنەوە یاریەکان نوانێ ستودیۆ نوێ خەریکی GTA ریماستەری بی کەی بڵاو دەکرێتەوە کەی بڵاو نەکرێت GTA ریماستەر سیاری من وەک خۆم پێم وایە ئەگەرمان تامانجی 12 پێم وایە تامانجی 11 هیچ ڕێگەیەکمانە بینی لەوانەیە ناوەڕاستیان کۆتایی 2022 یاریەکە بڵاو بکرێتەوە هەرسێکی بێکەوە لە مقابلەیەکی نوێ هەدیۆ کۆجیما دروستکەری یاری دەستراندینگ و مێتڵگیری دەڵێ حەز دەکەم یاریەک دروست بکەم ریل تایم ئەکسپریەنس بی واتە تۆ لە هەولێری یان لە سلێمانی دانیشتی کاتەکە یاریەکە دەکەی لەکنەت و ڕۆژە یاریەکە دەتە ڕۆژ و لەکنەت شەو یاریەکەش دەتە شەو و لۆکیشنی تو ئەگەر زیاتر سەحرایی بی یاریەکە بتە سەحرایی وەگە زیاتر باران بارێکەکەت و یاریەکەش دەبارەوەتە جەوێکی لە ڕاستی تو دروست بکە ئەزمونێکی ڕاستەقینە لەگەڵ یاریەکەی تو تێکەڵ بکە لە دەرەوە باران دەباری ناو یاریەکەش باران دەباری لە دەرەوە دەتە شەو ناو یاریەکەش دەتە شەو فکرێکی سەرنجا کێشە جێبەجێکردنی هەدیۆ کۆجیما لەوانێ زۆری پێچی تاوەکو یاریی نوێمان لەو شاز دروست کە یاریەکەی لەو شێوازە کە لە بڵ PlayStation 5 بڵاو دەکرێتەوە بەنای ئەباندن هەچەندەوە ناوی فەرمینیە بەڵام ئەباندن پرۆژەیەکە لەلایەن تیمەک دروست دەکرێت کابرایە کەشیان تورکە ناوی حەسان کەهرەمانە حەسان قەهرەمان ئەو یاریە بەرهەمدێنی دەڵێن ئەو یاریە گرێدرایی هەدیۆ کۆجیما نازانم زۆر دەنگۆمان جێلێ بوو لە هەفتەکان ڕابردوو لە بەرنامە سپەرژیش باسم کردکەوە دەڵێن ئەو یاریە هەدیۆ کۆجیما دروست دەکە لەبەر هەدیۆ کۆجیما دەڵێ یاریەک دروست دەکەم یاخود حەزی دە یاریێک دروست بکە ریل تایم ئەکسپریەنس بی ئەو یاریەش ئەباندە دیش ریل تایم ئەکسپریەنسە هەوە هەو نییە پەیوەندیان هەیە بێکەوە نازانم زانیاری بەسکەی زیاترتان پێ دەڵێن ستودیۆ بایوێر دەڵێ ئەو یاری نوێی Star Wars Knights of the Old Republic ئەمە بەرهەمینانی یاخود ئەمە ریمێژی ناکەینەوە هەرچەندە یەکە ئایپەکە خاوەنەکەی هەر بایوێرە EA بەڵام ئەوان لەوانەیە تەداخلی دووبارە ریمەیکردنەوەکەی نەکەن کە بڕیارە لەسەر PlayStation و PC بڵاو بکرێت دەبێت سەر Xbox One Star Wars Knights of the Old Republic یاریش سەرنجاکێشە کاتی خۆیم زۆرم کردیە لە ڤیدیۆ ڕابردوو زۆرم باس کرد بەڵام ئەو زانیاری نوێ لە بۆ من لەبەر لەبەرەوەی بایوەر یاریەکەیان سەرتا بەرەمینە پێم سەیرە کە ئێستا تەنیا ستودیۆ ئاسپەر کار لەسەر بەرەمینانەوەی ئەو یاری دەکەن واتە دووبارە ریمەیشی دەکەنەوە ریمەیکردن واتە دروستکردنەوە یاریەکە لە سفرەوە تەواو شتەکان دەستکاری دەکەن تەواو شتەکان دەگۆڕن پێم خۆشە لە هەمان کاتی پێم خۆش نییە کە بایوەر دەڵێمە لاکەمان پێدان یاخم بایوەر نەگوتی لاکەم پێدانی دەڵام بایوەر دەڵێ ئەمە یاریەکەمان کاتی خۆی دروست کردیە هیوای سەرکەوتنەوە یاریش دەخوازین واتە لاکەمان بە دروستکردنەوە یاریەکەی نییە بە شێوەیەکی فەرمی کە لەوانەیە زۆشتی گۆڕانکاری بەسەدا بکەن بایوەراگەی نەبی چکە بڕاستی دەمێت بایوەر چکە بخۆم حەز دەکەم بایوەر ئاگاداری دروستکردنەوەی یاریبی زۆر شت هەیە کە ستودیۆی نوێیەکە دەوێت بۆ دەستکاری بکە بڵێ نەخێ دەستکاری شتانە مەکە خۆی بیهێڵەوە تەنیا گرافیک نۆبەرزکەوە تۆزە گەیم پڵێکەشی باشتر زانیارێکی سەیرمان لەلایەن 50 سنتەوە بەرزگەیش لەسەر یاریەک کەوان بەنای 50 سنت Blood on the Sand کات خۆی لەسەر PlayStation 3 و Xbox 360 بڵاو کردی یەکە لە یاریەکانی 50 سنت لە PlayStation 2 ئەوانش یاری هەبوو یاری 50 سنت Blood on the Sand یاریەک بوو باسی شەڕی عێراقوانی دەکرد سەحراوانی تێدا بوو شەڕکردن بوو تۆ دەبایە بچی هەندێک کارتێڵ و ینی ئەو کەسانی کە مادی هۆشبەر دروست دەکەن شتان لە ناویان بیت 50 سنت دەڵێ یاریە بڕیار بوو وەکو تۆم کلانسیڤە و یاریەکان دیڤیژن و گۆست ریکۆن و ئەوانە بەیە بەڵام دواتە پەشیمان بوون و یاریەکەیان نەکردە بڕاندی تۆم کلانسی بۆ یاریی 50 سنتی شتێکی سەرنجاکێش دەبوو ئەگە ئەو یاری 50 سنتی تۆم کلانسی بە لەبەرەوەی تۆم کلانسی تەنیا لەلایەن یوبیسۆفت ئێستا بەکاردێ بە شێوەیەکی زۆر دووبارە و بێزارکەر و بۆڕینگ سەرجەم یاریەکانی دیڤیژنی وەکو یەکە تەنانەت ڕینبۆش چەندین ساڵە هەر وەکو یەکە عنی شەش زۆر میمیان لە تۆم کلانسی دروست نەکرێت کە تۆم کلانسی برندێکی زۆر بەناوبانگە ئەین نەفەرەکە کاتی خۆی بەو ناوەیان دروست کرد یاری ئەوها بۆ شێوازی لێ دروست دەکات دوایین هەواڵی ئەوڕۆژەما و ڕێنی خۆشەویستم دەمێت باسی یاری کراش باندیکیوت بکەین ستودیۆی ئاکتیڤیژن یاخود ئەو پەرپێدەرانی یاریەکانی کراش باندیکیوت دروست دەکەن لە یادی 25 ساڵەی دەرچوونی یاریەکانی کراش باندیکیوت لە
مقابلەیەکی ڤیددیویەکی بچووک دەڵێن یاری یاخود بەرهەمی نوێی کراش باندیکیوتن بم زوان لە کۆتای ڤیددیوکەی وە قسەی دەکەن کە ئەو قسەی لەوەمە گەلە زۆرە بۆ کەسانی کە عاشقی یاریەکانی کراش باندیکیوتن 25 ساڵ تەمەن بەسەر یاریەکانی کراش باندیکیوت تێپەڕی کاپن پێم وایە چێکە لە بەناوبانگترین و باش یاری پلاتفۆرمەکان لە مێژوودا کراش باندیکیوت زۆر خۆش دەوێت دەڵێت چاوەڕوانی دەرچوونی یاری نوێ بکەن یاخود زانیاری نوێ بکەن سیارەکەی کراش باندیکیوتی ڕابردوو لە 2019 بڵاوکرا کراش باندیکیوت بە ڕیمێکەکەشی یاخود دووبارە دروستکردنەوەکەشی زۆر نازدار بۆ سیاری بێکەوە دواتر سیباقی کراش باندیکیوتەکەشیان بڵاو کردو کە نیترۆیە نایترۆیە نشتوێ ئەویشم هەیە کراش باندیکیوتەکەشم هەیە ئۆریژناڵەکەشم هەیە ڕیمێکەشم هەیە و کراش باندیکیوت فۆرشم کە کراش باندیکیوت فۆر نازاترین یاری کراش لە مێژوودا کراوی واتر لە هەمان ستایل کراش شینمانەوە دروستکەن یا کراش 5 مانەوە دروستکەن خۆشەویستانم زۆر سپاس کە بینەری بەرنامەی سفرێک ژیری بوون هیوادارم زانیاریەکانتان بەدڵ ببیت کا دەکەم دگمەی لایک سبسکرایب لەبیر نەکەن سبسکرایب چناڵی دوی ژیر بکەن فۆلۆ بکەن لە پیجی ژیر بۆ زانینی نوێترینی هەموو بابەتەکان لە تەکنۆلۆژیا لە فیلم لە سینەما لە ڤیدیۆ گەیم لە هەموو شتێک لە سیارە لە ئۆتۆمبیل لە هەموو شتێکی بڵاو دەکەمەوە چاوتان ماز دەکەم خۆشم دەوێن هەرموتان تا ڤیدیۆشی دیکە خواتان دەگەن